لە ماوەکانی ڕابردوو بەندەوەکو ئەندامێکی لیژنەی و زە و سامانە سروشتەکان چەندان جار ئاماژەم بەوە کردووە کە داهاتی ئێستای هەرێمی کوردستان داهاتێکە کە زۆر زۆرە وام داهاتەی نەوتی هەرێمی کوردستان پێویستتر و زیاتر لە پێویستی موچێ موچەخۆرانی هەرێمی کوردستان بەڵام لێرە و لەوێ لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەد هەندێک جار لە پەرلەمانی کوردستانیش بەرپرسمان درایەوە بۆی کە ئێمە تەنها دەمانەوە ڕقەمەکان بشێوێنین بەڵام دوێنێ لە زاری سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی ئاماژەی بەوە کرد کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە گوێرەی وتەکانی سەرۆک حکوومەت و ئەوەی کە ئێستا بەردەستە 15 ملیۆن بەرمیل نەوت ماگانە بەرهەم دێنێت کە ڕۆژانە 500,000 بەرمیل نەوتە کە 470,000 بەرمیل نەوتی تەسویق دەکات کە لەم بڕە تقریبا 51 ملیۆن و 700,000 دلار داهاتی نەوتی هەرێمی کوردستانە کە ئەگەر بێت و بە گوێرەی وتەکانی خۆیان 140 داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی ژمێنێتەوە تا ماگانە 635 ملیۆن و 900,000 دلار تەنها داهاتی نەوتی هەرێمی کوردستانە. ئەمە بکەین بە دینار دەکاتە 934 ملیار و 787,000 ملیۆن دینار لە کاتێکدا کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنها 900 ملیار دینارە کە ئێستا لە مانگی سێداین هیچ ڕێگریەک نییە بۆی کە لە کاتی خۆیدا هەموو سی ڕۆژزارێک موچە لە کاتی خۆیدا دابەش بکرێت. سەرباری ئەمانە ئێمە داهاتی ناوخۆمان هەیە کە داهاتی ئیبراهیم خەلیلە، داهاتی حاجی عومەرانە، داهاتی باشماغە، داهاتی پەروێزخانە، داهاتی سەیرانبەندە واتە حکوومەت دەتوانێت دەرگای دامەزراندن بکاتەوە، دەتوانێت کێشەی موچەخۆران چارەسەر بکات، کێشەی پلەبەرزکردنەوە چارەسەر بکات و موچە لە کاتی خۆیدا دابەش بکات و ئەمەش لە کۆی پرۆژە یاسای بوجەدا بنێتە پەرلەمانی کوردستان. من پێم وایە دەستێکی عەمدەن هەیە کە دەوێت موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تاخیر بکات و بە هیچ شێوەیەک کێشەی داهات نیە لە هەرێمی کوردستان تەنها کێشەی سیاسیە کە حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێت کە موچە دابەش بکات لە کاتی خۆیدا و بە عەمدەن دەیەوێت گەماروی سیاسی هەندێک منتخب بدا بە تایبەتی منتخەی سلێمانی وەکو دبینیمان بەداخەوە کە سەرۆک حکوومەت باس لەوە دەکات کە ئێمە غازمان پێویستە بۆی بینێرینە دەرەوەی هەرێمی کوردستان و بیفرۆشین بەڵام موچەخۆرانمان لەسەرەی خانشینی جان دەسپێرن. ئەمەیە کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان.